هەردووچی دەدوجە لا نەخێرا هەردووچی ئێرە گۆتو قۆدری ماچ لە قۆدرە ماچێکا قۆدری ماچ مەپەلاقت ماچەکە ماچکردنی پێڵاوی کوڕێک و سوکایەتی کردن بە کچ دیمەنێکی نامۆیە لە نێو کۆمەڵگادا، بەڵام ئەمە دیوی شاراوەی کۆمەڵگای کوردیە و زۆر کەس هەستی پێ نەکردووە. لە کوردستان بە شێوەیەکی بەرفراوان تۆڕە کۆمەڵایەتیەکان لەلایەن گەنجانەوە بەکاردەهێنرێ. ئەم کارە ئاسانکاری زۆری کردووە بۆ ئەوەی سایبەر سێکس یان سێکسی ئۆنلاین بە شێوەیەکی بەرفراوان وەکو پەتایەکی کوشندە بڵاو ببێتەوە. لە هەولێری پایتەخت ئێستا چەندین کەس و گروپ لە ناو گەنجان دروستبوون و یەکتری ڕوو دەکەنەوە و پاشان وێنە و گردەی ڤیدۆی دەگرن، دواتر فشار دەکەنە سەر یەکتری ئەگەر پارە یان سێکس ئەنجام نەدەن وێنەکان بڵاو دەکەنەوە. ئەم کوڕە وەکو گەنجێکی سەرمایەدار خۆی بە چەندین کچ ناساندووە تا دوجار کچەکانی فریودا و چەندین جار لەگەڵ کچەکان خەوتووە، بەم شێوەیە وێنەی کچەکانی بڵاو کردوێتەوە. ئەمەش وێنەی کچێکە کە لە ناو گروپەکانی زانکۆ بڵاو بووتەوە. گوایە ئەم کچە بە پارە کوڕانی هەڵخەڵەتاند و پاش خەوتن لەگەڵیان وێنەی گرتوون و لە ژێر فشاری بڵاوکردنەوەدا سەرانەی لێ سندون، بەڵام لە بێبەختیدا ئەم کوڕە پارەی نەبووە و بۆیە وێنەکەی بڵاو کردوێتەوە. دەیان نمونەی دیکە لەم جۆرە ڕۆژانە لە پەنهان هەن و بەبێ دەنگی دەیان کچ و کوڕی گەنج خێزان دەکەنە قوربانی. ئەم دیاردەیە سەرەتا لە ناو زانکۆکانی هەولێر پەرەیسەن. لە زانکۆ حکومیەکان ئەم دیاردەیە بە ڕێژەیەکی کەم دەبیندرێ، بەڵام لە زانکۆ تایبەتەکان ڕێژەکە زۆر بەربڵاوە. بە گێڕانەوەی شایەت حاڵەکان زانکۆ تایبەتەکان بەهۆیەوەی کوڕان و کچان چینێکیان نەوەی بەرپرس و سەرمایەدارەکانن بە ئاسانتر دەتوانن بە جلی مارکە و پارە و گەشت و ئۆتۆمبیلی گرانبەها سەرنجی یەکتری ڕابکێشن بۆ هەر کەسێک بیانەوێ بیخەنە دابی خۆیانەوە. بۆیە ماوەی چەندین ساڵە زانکۆ تایبەتەکانی هەولێر چەندین دیمەنی خراپی کوڕان و کچان بڵاوەکەنەوە، یان بە پارە چارەسەر کراوە یانیش کەسەکە باری دەرونی ڕووخاوە. بەڵام ئێستا دیار دەکەن لە زانکۆ تایبەتەکان دەرچووە و پەڕیوەتەوە ناو بەشێک لە گەنجانی هەولێر و تەنانەت نەوەی بەرپرسەکان و کارکتەری سۆشیال میدیا و چەندین جۆری دیکە لە توێژی گەنجانی گرتووەتەوە. کەمەوە زارۆشکە ئەگەر ئەرک نەبی ئەو ڤیدیۆیانەی مەڕۆشکە و ژیان لەم تێک مەدە. لە کاردانەوەی ئەم کارەدا ئێستا چەندین گروپ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دروست بوون بۆ ئابڕووبردننی ئەو کەسانەی فریوی گەنجان دەدەن و هەڕەشەیان لە یەکەن. وێنەی ئەو کەسانە بڵاوەکەنەوە بە وتەی خۆیان ئەم کارە لە پێناو چاکەی گشتیەکەن. ئەو کەسە قسە دەکات ناوی خوازراوی سەرۆکیەکێک لە بەهێزترینی ئەو گروپانەیە کە مەلەفی ئەو کوڕ و کچانە بڵاوەکاتەوە کە بە پارە و بۆ ئابڕووبردننی یەکتری کارەکەن. بەرپرسی گروپەکە گفتوگۆی لەگەڵ پەیامنێری وڵات کرد. ئەو دەڵێت هەر کوڕێکیان کچێک غەدر بکە شوێنی دەکەون و مەلەفی ئابڕووبەری تۆمارەکەن بڵاوی یەکەنەوە، بەوەش کێشەی چەندین کوڕ و کچیان چارەسەر کردووە. ئامانجی گروپەکەتان چییە بەگشتی ئەم گروپەی کەداتان ناوە؟ ئامانجی مەلو گروپی ئەوێ بێخلاقی لە ناو مجتەماعی کوردی نێدەین. ئاخر چۆن نەیهێڵن بۆ نونە؟ میسانن ئەو کوڕانەی کە بە ناوی زەواجی بە کچی ڕادەبوێنن دەمە بە هەستی کچان دەکەن، یان ئەو کچانی کە لە بۆ مادی بە کوڕان ڕادەبوێنن لە بۆ مۆزەی پارە و ئەو شانە لە دوو کوڕانن. بەڵێ تێگەیشتی دێم. بەڵێ نمونەتان هیچ هەیە لە بەردەستا هەیە نمونەیەکی وازە هەبێ بۆ نمونە ئێوە بۆ نمونە شتێکتان نێشت بێ؟ بەڵێ 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 نمونەی هەمان زۆر زۆر هەیە. کوڕ هەبووە کە میسانان چیتە بینی ژن و مێردی کە عیلاقەیانی تێکدا مۆزوعیان هاتیتە سەر عێراقدانی کابرای ساحب عایلە هانای لە بۆ مەهینەیە گوتی کاکەم ژنم خیانەتی لێ کردی مەفرانە کوڕژنەکەمی هەر خەرەتان دێ ئێستا مژی بەڵگەکەم نییە کە ژنەکەمی پێ تاوانبار بکەم لە مەحکەمەیە. ئێستا ژنەکەشم داوای سەد مسقالی مارەیم لێ دەکاتەوە. ئەمژوو ئیمکانێتە نیە سەد مسقال مارەیەکی بدەنێ. ئەمەش هەستاینە یەقەی کوڕەمان گرتیە کە ئەوی چیتە بینی و ژن و مێردەی قسەمان لەگەری کردیە ڕوتمان کردیتەوە
تادیدمان کردی گوتیتمانە تو چێ بینێ و ژن مێردە چ شتێک دەکەنی ئیە و ژنێ ئەوش بەڵگەی ژنەکەی دایتەوە مامەش دایتمان و دەست مێردەکەی کە سبێنی لە مەحکەمەی بتانێتن دیفاع لە خۆی بکاتن و غەدری لێ نەکرێتن سەد مسحات زێڕی هەروها لەو گۆڕەی نەداتن کە ژنەکەی بە خۆی خیانەتی لێ کردیە. گروپەکەی ناوبراو کە چەندین کەسن تا ئێستا مەلەفی ئابڕووبەرانەی کچان و کوڕانی هەولێریان لایە ئەگەر تۆبە نەکەن لە کارەکانیان وێنە و ڤیدۆکانیان بڵاوەکەنەوە بۆیە بەشێکیان بەم شێوەیە تەوبە دەکەن لە کارەکانیان. قەشبەکانی ئێستیسی ئاپڵیان کردن و شتەکە دوبارە نەبێتەوە. کەمەوە زارۆشکە ئەگەر ئەرک نەبی ئەو ڤیدیۆیانە مەڕۆشکە و ژیان لەم دێکمەدە. ئەو بێمنەتە لە بەرپرسە ئەمنیەکانی هەولێر و دەڵێ لەبەر کاری خراپ ئاگایان لە خەڵک نەماوە ئەم داوایەش لە دایک و باوکان دەکات. ئێوە ناترسن لە هێزە ئەمنیەکان لە ئاسایش پۆلیس بۆ نمونە دەستگاکان ناگەڕن بە شوێنتانە؟ لە بۆ گەڕان با لە دوومان دەگەڕێن بەس ئەوانە بەخۆیان لە بەبێ ئەخلاقی و دەبەر یعنی لەگە ڕێزن لە بەبێ ئەخلاقی مۆشڵ خواردن و خاوە وەرگرتن و بەرتیلی وەرگرتنی ئەوانە ئاگان لە ئیشکردنی نەمەیە. پەیامت چییە جەنابەت؟ پەیامی من بەس لە بۆ داک و بابەکان ئەوەیە ڕجاءن هەر بابەیە چوە مۆبایلێکی ئاخر مۆدی دەبای چاڵ لە 15 وەرەقەی دایکە دەست کچەکەی خەتی ئینتەرنێتی لۆ کردیتەوە فری غرفەی بەتەنی لۆ دانایە لەناو غرفەکەشی خۆشی حەمام و توالێتیشی تێدایە کچە حەتا سبینی ئەو کامێرەی لۆ قڕێ کردیتەوە بەڕوو دەقوتی کە دەستە حەمامەکەش خۆی دەشوە هەر کامیرەکەی لۆ کرایتەوە. ڕجاءن لە بۆ ئەو داک و بابانە مۆبایلی زیرەک مەدەنە دەست کچەکانتان ئاگاتان لە کچەکانتان بی. پێشتر 9 کەسدان دامانی ئەم جۆرە گروپانە دەستگیر کراون و زیندانی کراون بەڵام لە بەرچاوی ڕای گشتی ون کراون. پۆلیسی هەولێر لەو بارەیەوە ئاماژە بۆەوەیە کە هەفتەی ڕابردوو کەیسێکی لەو جۆرە هاتۆتە بەردەستیان ڕادەستی یاسایان کردووە دەڵێت تاوەکو سکاڵا تۆمار نەکرێ ئەوان هیچیان پێ ناک. ئێستاش کۆمەڵێک گروپ چات دروست بوون ینی لەسەر ئەم برای من ئەو کەیسانە هەتا داوای یاسای تۆمار نەکرێ ئەمە ناتوانین هیچ داوایکی یاساییتان هاتوۆتە بەردەست لەسەر ئەو پرسە؟ سەرۆژێک بە لە ئێستا لە کۆلیژەکان نەعا وەزەم لە کەنال دووسار بڵاوم کردەوە. بەڵێ کێسەی لە شێوێمانە بوو مەبەست وردەکاری چی بوو کێشەکە ینی کێشەیەکی ئاسایی بوو یان چارەسەر کرایان؟ نانا دەسەرەوەی بوو ینی ئەو حاڵەتە بوو حاڵەتی تادیدی ئافرەتە کچەشی بوو ئەوەی بەیەوە ئەڵەی بەڕەسان نا باب نا کاگۆگر ئەمان تا چەند ینی لە دەرەوەی یاسان بۆ نزانێ گروپچات دروست بوون وێنەی ڕوتی ئافرەت بڵاوەکەنەوە ئەمانە چۆن مامەڵیان لەگەڵاکەن وەکو پۆلیس؟ دەبی داوای یاسایی یان لەسەر تۆمار بکەوە ئێمە ڕێکاری یاسایی بگرینە بەر یعنی ئەگەر داوای یاسایی تۆمار نەکرێ ناتوانین ڕێکارێ بکە. نەخێت وڵات لەناو وەزارەتی خوێندنی باڵا بەدۆدا چوونی بۆ کەیسەکە کرد بەڵام عەباس ئەکرەم وتەبێژی وەزارەت جەختی لەسەرەوە کردەوە کەیسی لەو جۆرە نەهاتۆتە بەردەستیان دڵنیاییدا بە دوادا چوون بۆ کەیسەکەکەن.